چییە دانساکەوەی هەیەکەین؟ هندیە. ئەو شتێکم بۆ کوێستا. بە بێدەنگی؟ ئەی گۆرانێک ئەو لەبەر نییە؟ بەرەوە. لەبەرمە. ئەی تۆزە گۆرانەکەشم بۆ بڵێ. بومبەرە بومبەرە چانەسە بومبەرە 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 چانەسە بومبەرە ئایدو بەدیاسێ چم. ئەمڕۆ چێکەن لێرە؟ ها؟ چێکەن ئەمڕۆ لێرە؟ ئەمڕۆ شتێکی هندیەکەین. هندی وەکو چی؟ وەکو دانس هندی. ئەدی شتێکم بۆ بزانم چیەکەین؟ بەس ئەوە دانس هندیە. ها؟ ئەوە دانس هندیە. ئەدی بزانم چیم بۆکەی؟ بەسە بەر بکەیتەوە چی؟ لێرەیە بۆ بکە. ئەمەنە چەنە؟ 6.